بەناوی خوا بینەرانی بەرنامەی ئارێزە سڵاوی خوای گەورەتان لێبێت لە ئەڵلقەیەکی نوێی بەرنمەکەتاندا دێنەوە لاتان. دیارە لە زنجیرەیە بەرنامەی پێشوودا باسمان لە جیابوونەوە واتە تەلاق زیانەکانی کاریگەریەکانی و زۆربوونی ڕێژەی لە کۆمەڵگەی خۆمانە بە درێژی باسمان کرد هۆکارەکانی یەکێ لەو کاریگەریانەی کە لە ئەنجامی پرۆسەی جیابوونەوە وتمان کاریگەریەکی خراپ لەسەر بارودۆخی مناڵ کە لە ئەنجامی پرۆسەی پێکەوەنانی خێزان بەرهەمی خێزان مناڵە یەکێکە لە کاریگەریە خراپەکان و لایەنە خراپەکانی جیابوونەوەی ژنومێت کە وەکو چارەسەرێک بەکاردێ بۆ نەگونجانیان دروستکردنی کاریگەری خراپە لەسەر مناڵ کە لە دوای پرۆسەی جیابوونەوەی دایک و باوک مناڵ تووشی لایەنێکی هەم لە ڕووی کاریگەری ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی با بڵێن ئاسایی ژیانی و لە ڕووی لە دەستدانی پێشەنگێک کچ بێ کوڕ بێ لە لای دایکی بێ لە لای باوکی بێ وەک دەزانین کاریگەری خراپ لەو ڕۆ لەسەری دروزە بێ کە ئەو کەسێک کە ئەو بە پێشەنگی خۆی زانە دەیە لە ژیانیا ڕۆڵی ئەو دووبارە بکاتەوە لە یەکێکیان با بڵێن مەحرومە بێ و زۆر جار بێمتمانەی بەخۆی و هەست بە نوقسانی و ئەوە لە لای ئەو مناڵانە دروست ئەبێ زۆربەی کات و زۆربیان خەڵقانێکی با بڵێن معقەد و نەگونجاوە بن لە کۆمەلگایە کە ئەمە کۆمەڵە کاریگەری و زیانی خراپە کە زۆر باسی لێ ئەکرێ و مناڵانەی کە لە پرۆسەی جیابوونەوە بن دوایی تووشی ناڕەحەتی و ناهامواریە بن لە ژیانیانە بۆیە ویسمان لە بەرنامەی ئەم جارەدا لەگەڵ هاوکارم ئاڤان خان و کەنار خان وەکو توێنژەرێکی کۆمەڵایەتی باز لە ئەوە بکەین کە ئایا ئەم بابەتی جیابوونەوە دیارە ئێماڵین کۆمەڵە زیانی لەسەر مناڵ جێهێشتووە ئەو زیانانە چین و چۆن بتوانین بە کەمترین زیان دەرچین و لە ڕووی یاسایی و شەرعی وانێ قانون و شەرع چیان کردو بۆ ڕێگریکردن لەو زیانانەی کە بەر مناڵەکەوێت چونکە یەکێک لە گرنگترین بەرهەمەکانی خێزان مناڵەوە و مناڵ یەکەی پێکهاتنی کۆمەلگایە پێویستە هەمووان لە خەمی ئەوە بن منداڵێکی باش لە کۆمەلگایە بەرهەم بێت چۆن توانین ئەم دۆخە کەمترین کاریگەری نەرێنی لەسەر مناڵ دروستکات ئەمە زیاتر شرۆڤە و بابەتی بەرنامەی ئەم جارەمانە کە هەوڵ دەین ئەو پەیامە بگەێنین بە هەمووان. کەنار خان وەکو توێژەرێک کە لە بواری مناڵانی شاکارت کردووە حەز دەکەین بۆمان ڕووکەیتەوە ئەو زیانانە چین کە بەر مناڵەکەوێت لە ڕووی دەرونیەوە لە ئەنجامی پرۆسەی جیابوونەوەی دایک و باوک کاتێک کە ئەکەوێتە بڵێن لە ئەو دایک و باوکە لە یەک جیابنەوەیە ئەم مناڵە بەر چ حاڵەتێک دەکەوێت. بەڵێ بەنای خۆی بەخشنە میهرەبان سەرەتاوەکو بەڕێز ئاماژەت بە جیابوونەوەی نێوان ژن و پیاو کرد بەر لە جیابوونێ مازانین هەر کچ و کوڕێک کە گەنە قۆناغی هاوسەرگیری کۆمەڵێک خەوند کۆمەڵێک ئامانج کۆمەڵە ڕووگەیان هەیە بۆ ژیانی پرۆسی هاوسەرگیریان کە ئەم دوو تاکە لەژێر سەقفێک ئاژین و دوجاریش ئەم دوو تاکە پلانیان هەیە خەونیان هەیە کە مناڵەکانیان بە چ ڕوئیەک پەروەردە ئەکەن بۆیە کە دایک و باوکێک کە ژن و پیاوێک مناڵ ئەخەنەوە ئەگەنە قۆناغی بۆ ئەوەی کە لەسەر چ دین چۆن دین لە ڕووی دینی و چۆن پەروەردەیکەن لە ڕووی کۆمەڵاتە چۆن مناڵێکی بە کۆمەڵایەتی کەن لە ڕووی دەرونی و لە ڕووی دابینکردنی پێداویستیەکانەوە هەموو ئەم شتانە بۆ مناڵێک فراهەم ئەهێنن چ باوک بێوەکو پرۆسەی باوکایەتی لە ماڵەکەیدا چ دایکێک بێوەکو پرۆسەی دایکایەتی لە ماڵەکەیدا مناڵەکەی کچەکە کچ بێ یاخۆ کوڕ بێ بۆ نەمەتە پەروەردەیەکە کە لەگەڵ هاوسەرەکە ڕێکەوتووە بۆ نمونە دایکێک خاوەن ئێتیقادەتێکی ئیسلامی بێ مناڵەکەی چۆن پەروەردەکەوە بە جیاواز لە دایکی لە ڕووی ئیلتیزاماتی دینیەوە لە ڕووی سەقافەی عایلەییەوە لە ڕووی ڕۆشنبیریەوە هەتا لە ڕووی پێداویستە مادیەکانیشەوە هەندێک جار خێزانێک لە ڕووی هەبووی مادیەوە ئەو پێویستانی کە بۆ مناڵەکەی دابینێکە لە جیاواز لە خێزانێکی تر بەڵام کاتێک کێشەکە لەوە کاتێک ئەم شەقبوونە دروست ئەبێ ئەم ڕێکەوتنە هەڵ ئەوەشێتەوە دایک و باوک لە بەرئەنجام و کێشە زۆرانەی کە دروستە بێ لەنێوانیان بڕیاردەن بە جیابوونەوە کۆتایی پێبهێن کە جیابوونەوە هەتا خوای گەورە لە قوڕان شاماشی بێدا ینی حلە بەڵام حلێکی ناخۆشە چونکە ئەگەر ژن و پیاوێک مناڵیان نەبێ هەتاکو بڵین زیانەکە کەمترە لەوەی کە دوجار مناڵێک ئەکەوێتەوە هەتا هەندێک جار عادەدی مناڵەکانش تەسیرات زیاتر جێهێڵن ینی هەندێک جار گەرێک مناڵ بێت ئاساوارەکە کەمترە هەتا سێ مناڵ بێت چونکە ئەم بەشکاری لە نێو مناڵەکانشە بۆ خۆی کێشەیە هەندێک جار سێ مناڵن مناڵێکیان ئەچێت لای دایکی مناڵێکیان چێت لای باوکی مناڵەکە لە مناڵێکی تریان لەم نێوەندای بۆ کوێ ئەڕوات یاخود هەرسێکیان داوای دایکیانەکەن هەرسێکیان داوای
باوکیانەکەن وەکو داوای خۆیان وەکو لایەنی یاسایی ئەومە خاتون دواتر باسی ئەکات کە چۆن بڵێن بەش ئەکرێت بەڵام مەبەستم لەوەیە کاتێک سێ خوشک یاخود دوو برا یاخود کچ و کوڕێک لەژێر سەقفی خۆشەویستی دایک و باوکیانە پەروەردە ئەبن و خوشکایەتی ئەکەن خوشک و برایەتی ئەکەن لەنەوە چوارچێوە کامپی ئەوتر چوارچێوەی خێزانی کاتێک ئەمە هەڵ ئەوەشێتەوە بە هەر بیانوێکی ژیان بێت ئەم خوشکە براکی لەدەست ئاات واتە ئەگەر مانگی جار یاخود هەفتەی جارێ بە پرۆسەیەکی یاسایش ببینێ بەڵام ئەو برانیە کە 24 ساڵ لە ژیانە بۆیە لە یەکەمین نقطەیە خێزانەکە هەڵ ئەوەشێتەوە خوشک براکی لەدەست بمانە کۆمەڵاتەکەی بمانە دەرونیەکەی بمانە بە کۆمەڵەمانە ئەو لە دەستدانەی کە ئەوەی کە 24 ساعت تعلقیان پێکەوە هەیە و کۆمەڵک بەها لێکتری فێرە بنیان ئێمە هەندێک جار من بەهایەک لە براکەمەوە فێرە بم براکەم شتێک لە منەوە وەرەگری ئەمە گەر دایک و باوکش بەرینە دەرەوە هەندێک جار براکەم بۆ من پاڵپشتیە و منم بۆ براکەم هاوکاریم بەڵام ئەگەر ئەم دوانە لە ژێر سەقفەکە چوونە دەرەوە ئەگەر دوجاریش بتوان هاوکاری یەکتری بکەن وەک ئەوە نییە کە ئەم دوان ناو خێزانێکە بەردەوام متعلقم پێکەوە ئەمە باز لەوە ناکەین کە دوجار ئەم ژن و پیاوە کە لێک دابڕان کە مناڵەکانیش پرد بوون بەشکران لەنیاندا هەندێک جار دابڕانێکی وا ڕۆدا هەتا قسەش ناکەم پێکەوە کەنارخان ئەوەی زیاتر ئێمە بەسمان دیارە مەرز نییە لە هەموو کاتێکە ئەم مناڵان لێک جیابنەوە ئێمە بەسمانە بڵین هەر مناڵێک کە لە بینی دایک و باوکە کاتی دایک و باوکی لێک دوورەکەنەوە خێزان ئەو چەتری کە هەردووکانی کۆ کردوێتوانێ هەڵوەشاوەتەوانێ ئەم مناڵەکەی بەیەکێ لە لاکانە چەند مناڵێکی من مەرجێ لەوانێ هەر لە لایەکی کامن ئەو زیانە دەرونی و کاریگەریە خراپانە چین لە ڕووی دەرونی تاوانکەم زیان باسیەوەم کرد کە ئەم تاکە لە بنەماکانی خێزانی بێبەش ئەبێت لە بنای مە باو بێبەشە بێت لە بنەمای دایک بێبەشە بێت چونکە دوجار ئەگەر مناڵەکە هەر لای دایکی بێ وەکو بەڕێز تەنها جێڕۆشنایی ئەمی هەر دایکێتی بەهاکانی باوک نازانێت چییە ینی باوک تەنها بە فۆرمێک باوکی هەیە کە ناوەکە لەناو تەسکەرەکەیەتی نازانێت ئەو بەها پەروەردەیە کە باوکی لەسەری پەروەردە بووە کە ڕۆژانە هەڵە و ڕاستی جیاکاتەوە مناڵ لە دەستێدات واتە بینینی دو سعاتیە کە لە ڕووقاڵنی بۆی دانرە دوجار هەر بینینێک بێ هەر شێوازە تعلقێک بێ بە مناڵە چ لای دایک بێت چ لای باوک بێ ئەمە ئەو بینینە نییە کە ئەم مناڵە لە ڕووی کۆمەڵایەتە پێویستەکانی بۆ پڕ بکرێتەوە بۆیە هەموو پێویستی مادی نیە ڕەنگە دوجار مناڵەکان هەمووی لای دایکیان باوکیان بۆ شێوازە یاسایی هەموو پێویستی مادیەکان بۆ پڕکاتەوە بەڵام ئەو بەها کۆمەڵایەتی کە لە خێزانەکە وەرێگرێ مناڵ لێ بێ بەشە بێ و دوجار ئەفەڵەوەسە خاتوکەناری یعنی گرنگترین شت لێرە پێم وابێ لە قسەکانی جەنابتەوە ئەوە ڕوونەکاتەوە کە بوونی خێزان گرنگترین شتە بۆ ژیانی تاکەکان کە ئیتر بە دایک و باوک و بە مناڵەکانەوە من پێم وابێ یعنی یەکێک لەو هەرە دەستکەوتە گەورانەی کە لە ژیانی مرۆڤاتیاتی پێکێنانی ئەو ژیانە هاوبەشەیە کە مەسەلە کوڕوکچێک یا مەسەلە نێرومەیەک کە بڕیار ئەدەن بچنە ژیانێکی هاوبەشەوە لەسەر بنەمای کۆمەڵێک بنەما ئەو خێزانەدا ئەمەزرێن بۆیە ناڕەحەتترین قۆناغ لە قۆناغەکانی ئەم ژیانە هاوبەشە بریتە لەو مەرحەلەی کە خێزانەکە بەرەو لێک هەڵوەشانە ڕوە یاخو بە مانایەکتر بڵێن پێش ئەوەی لێک هەڵوەشان ڕووبدا ژیانی خێزانەکە بەرەو شەڕ و ئاژاوە و کێشە و مەشاکل و دەنگ بەرزکردنەوە و حساب بۆ یەکتر نەکردن و ئەم شتانە ئەڕوا بۆیە ئەبینی لە هەردوو بارەکەیانە کە کاتێک کێشە کەوتە ناو ژیانی خێزانەکەەوە پێم وابێ هەم لە پێش تەلاقەکە کە ڕوو ئەدا هەر ژیانێکی تەندروست نییە بۆ مناڵەکە و لە هەمان کاتیشە لە دوای تەلاقەکەش هەر ژیانێکی تەندروست نییە بۆ مناڵەکە و ناتەندروستە بۆ مناڵەکە بەڵام یعنی ئەبێت ئێمە وا بکەین چۆن مەسەلە ئەم حاڵەتە هەر ڕوو ئەدا خوای پەروەردگار ڕێگەی داوە چکە زۆر جار بۆ دەربازبوون لە کێشەکانی ژن و مێردێک خوای پەروەردگار تەلاقی داناوەکو حەڵاڵێک بەڵام لەگەڵ ئەوەشە کە خوای پەروەردگار پێغەمبەری خوا سەڵ ئاماژە بەوە داڵێ بەلای خواوە بێزراوترین حەڵالێک بریتی بێ لە تەلاق کە لە بینی ژن و مێردا ڕوەدا بۆیە هەردووکیان هەر ناڕەحەتە یعنی کەواتە مرۆڤەکەوێتە بینی یعنی ئەم مناڵە ئەکەوێتە بینی دوو اختیارەوە ئایا ژیانی پێش ئەوەی کە جیابوونەوە ڕوو بدە ئەم ژیانە کە ژیانێکی پڕ کێشە و گیر و گرفت و ئاژاوە بێ
ئەمە حەقا یعنی بەجددی یعنی ئێمە هەڵوێستەی لەسەر بکەین ئایا ئەم ژیانەی باشترە یاخود ئەو ژیانەی کە لە دواترە کە نای لێ بنێن ئەو جێکەوتە خراپانە یاخود ئەو جێکەوتانی کە لە دوای تەلاق لە ژیانی مناڵە ڕوئەدا. بۆیە ئەبێت یعنی بەڕێی من پێم وابێت ئەبێت کارێکی وا بکەیت کە مەسەلا ئەو قۆناغا پڕ ئازارە پڕکێشەیی کە لە مەرحەلەی پێش تەلاق و دوای تەلاق ڕوئەدا ئەبێت ئاسایی بکرێتەوە بەلای مناڵەکەەوە. واتە هەر ژنومێردێک ویستیان ئەگەر ژنومێردەکە لە ئاستێکی ڕۆشنبیری باشدا بن ئەتوانن بە تەفاهم لە جیاتی ئەوەی لەژێر چەترێکا کۆ بنەوە هەمیشە شەڕ و محارەبەکردنی یەکتر و دژایەتیکردنی یەکتر بێ جیابوونەوەیان زیاتر سوود بە مناڵەکانە گەێنێ وەک لەوەی کە مەسەلە لەوەی کە کاتێک کە جیابنەوە بەڵام بەمەرجە جیابوونەوە کە ئەگەر ئیتیفاقی بێ ئەوە چاکترین شتە بتوانن مناڵەکان لە بینی خۆیانە نەچن چونکە مناڵ بۆ خۆی لە کۆتا جارە ژن و پیاوەکە مشکیلیان هەیە بەڵام مناڵەکە مشکلی لەگەڵ دایک و باوکەکانیە بۆیە ناکرێ کێشە و کێشەکان گیرروگرفتەکانی بینی ژن و مێردەکە بگوێزرێتەوە بۆ مناڵەکە بەڵکو ئەبێ بە شێوازێکی زۆر تەندروست مامەڵەی لەگەڵا بکرێ چونکە ئەوە ئاگادار بین یعنی هەروکو کەنارخان باسی کرد یعنی هەمیشە ئەو مناڵانەی کە لە مەسەلەی تەلاقا یعنی پاژماوەی دەستی تەلاقن هەمیشە هەست ئەگەر دایک و باوک بە شێوازێکی تەندروست مامەڵەی لەگەڵانەکە هەمیشە کەسانێکی بێمتمانە بەخۆبوو ئەبن هەمیشە متمانیان بەخۆیان نابێ هەمیشە کەسێکە بن کە ئەسیرەکەی لە ناو کۆمەلگا خۆی بە غەریب بەزانێ خۆی بە تەنیا ئەزانێ یعنی هەمیشە خۆی دوورە خاتەوە و تەنایی هەڵەبژێرێ کاریگەری زۆر خراپ لەسەر دەروون و جەستەی ئەم کەسە هەتا کاریگەری خراپ لەسەر ڕەفتارەکانی ئەکا هەم لەو کاتەیە کە ماوە لە گەنجێتیە لە مناڵیە هەتا کە ئەچێتە ژیانی خێزانیە و کاریگەریەکانی هەر بەسەرێن چکە هەمان ئەو فلیمەی کە لە بینی دایک و باوکیا بینیوێتی نەقلەکە بۆ ژیانی هاوسەرەتی خۆی چونکە کۆتا جار ئێمە ئەبێ بزانین کە مرۆڤ مەسەلا بەرهەمی ئەو ژینگەی خۆیەتی لە چه بەرهەمیەکە گەشەی کرد ئەو مناڵە بەرهەمی دەقا و دەقۆک ئەو ژینگەیە دەرەچێت لەسەر ئیتیفاقی نێوان ژن و پیا و تێبینیەکەم هەیە کە بەڕێز داماژت بێدا خاڵێکی بەهێزە وەکو بەڕێز ئەڵێیت هەرچەند جیابوونەوە هەر ئەکرێت دوجار دوو کەس ناتوان تا کۆتایی پێکەوە بن بڕیار لە جیابوونەوە دێن خوێندنەوەی ئەو ژیانەی کە لەو کاتەیە تیاتی و خوێندنەوەی ژیانی دوای تەلاق ئەمە دوو شتی گرنگە کە هەم ژن و هەم پیا و بیخاتە بەرچاوی خۆی و هەم مناڵەکان بۆ زمانە ئاسایی تەمەنەی خۆی تێ بگەێنرێ کە تۆ لە ئێستاە لەم ژیانەیە بەڵام کە جیابوویتەوە لای دایکردبی بەم شێوازەی لای باوکردبی بۆم شێوازەی ئەگەر جیابوونەوەکە بە ئیتیفاقی بێت طبعا قازانجی زیاترە بۆ لەبەر ئەوەی دایک ینی هەوڵبەستی ئەوە ئەکا کە بتوانێت هەموو ڕۆکی قانونی وەربگرێت چکە بە ئیتیفاقی بەوە باوکیش بە هەماشەوە و لە ڕووی لایەنی دەرونی کۆمەڵایەتیشە بۆ منە ئێمە زۆرێک جار لەو حاڵتانەی کە هەمانە گەر دایک و باوک بە ئیتیفاقی جیابنەوە و هەر ڕێنمایەکی دایک ئەەکەی ڕاستەخۆ لەگەڵ مناڵەکە هاوکاری ئەکات لە ڕووی نازەوە لە ڕووی پەروەردەوە لە ڕووی تێکەڵبوونیەوە لە ڕووی هەتا جوان باسکردنی ڕوئیای باوکیەوە ینی هەندێک جار ئەم مناڵە کە لای دایکێتی دایکی هەمیشە بە شازێکی ناشرین وێنای باوکی بۆ ئەکا بۆی هەمیشە وێنای پیا و لای ئەم کچە لای ئەم کوڕە ناشرین هەمیشە هەستەکان باوک بەدڵنیاییەوە بۆیگە ئەم اتفاقیە هەبێ کە تۆ بە زمانێک قسە لەگەڵ و دایکەکەی هەست دەکەی لێتی ئەگا کە تۆ ڕاستە جیابوویتەوە بەڵام ئەکرێت باوکی لا ناشرین نەکەی چکە دوجار ئەم کوڕە باوکێکی هەیە ئەم کچەش باوکێکی هەیە و ئەکرێت لە هەموو حاڵتێکە ئەم دوانە پێکەوە بژین و لە داهاتووە پێکەوە بژین بۆیە جیابوونەوەی ئیتیفاقی کۆمەڵێک سوودی خۆی هەیە کەنارخان حەزەکەم لێرە لە ڕوو شەرعی و ڕوون بکەینەوانێ کە خوای پەروەردگار ئەوەنە گرنگی بە مناڵداوە تەنانەت لەو ینی ئەگەر دایک و باوکێ گەیشتنە پرۆسی جیابوونە خوای پەروەردگار بە نەسی قورئان ڕوونی کردوتەوانێ کە ئافرەتێک هەتا لە دوای جیابوونەوە ئەگەر لە سکیش یابوو مناڵەکە نابێ بیشارێتەوانێ بێ بڵستکم هەیە و تەنانەت مافی ئەم مناڵە لە سکی دایکە پارێزراوە بۆی ئافرەتەکە لە عیددەی مێردەکەیەت یعنی تەلاق دراوە سێشتا لە عیددایە تاکو حەملی هەیە
کە بەدانانی حملەکەی لە عیدەی مێردی یەکەمی دەرەچێت نەتوانێت پەیوەندی کە دروستکات ئەمە یەکێ لەو حاڵەتانە ئیکێ لەو حاڵەتانە خۆی پەروەردگار یعنی بە نەز ئاماژە بەوە ئاکات کە با بڵێن جیابوونەوەی بینی ژن و مێرد ئەبێ بەو شێوەزە بێت کە ئێستا باسی کرد کە خۆی پەروەردگار باسیەوە کە ئەگەر گونجان فارقوهن بإحسان یان بگونجێ یان بێ ژیانیان لەگەڵا بە ئیحسان پێکەوە بێن ئەو تەسریح بإحسان لە ئاەتێکیانە باسیەکە ئەڵە با جیابوونەوەکەشتان بە قسەی بە شێوازی جوان و بە قسەی جوان بێ لە ڕووی ئەوەشەوە هەم لە فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەم لە ڕای زانایان شەباسەوە کراوە کە دایک و باوک ڕێگە پێدراو نییە ئەو کێشەی هەیەە لە بەرچاوی مناڵەکانیانە باسی بکەن یەکێکیان گرفتێکی هەیە لە نەگونجان لەگەڵەکان نابێ بۆ ڕەخنە لە یەکتر بگرن لە بەرچاوی مناڵەکانە پێویستە ئەم شتانە بۆ بینی خۆیان بەجێ بێڵن هەم لە ڕووی ئەوە شەوانێ یعنی نە باوک بۆی هەیە دایک بێ بەشکا لە مناڵەکەی بە هەماشەوە تەنانەت ئاەتی قورئان باس لەوە کات کە مافی شیردان مافێکی سروشی دایکە ئەگەر جیابوونەوە بوو هیچ کەس بۆی نییە ئەو مافەی لێ بسەنێتوانێ و پێویستن ئەم ئافرەتە مەصرفی بکرێت تا شیرەدا بە مناڵەکەی بەنەس ئاەتەکە باس لەوەکە فأنفقوا عليهن حتى يضعن حملهن لەدەی جیابوونەوە خۆی پەروەردگارە فەرمێ ئەبێ بە ئەمر ئەبێ نەفەقەیان بکێشن تاکو حملەکانە بدوایەوە فەرمێ فإن أرضعن لكم ئەگەر ئەم شیردانەی بەردەوام بوو لە شیردان فآتوهن أجورهن ئەبێ کری خۆی وەرگرە لە نەتیجەی ئەم شیردانە چکەمە جیابوونە بێ نەفەقەی بکێشرێ وأتمروا بينكم بمعروف مامەڵەکەتان بەیەکەوە بە جوانی بێ بە شێوازێکی ڕێک و پێک و چاک بێ ئەمە نەستی قورئانە بە فەرمان کە ئەم دوو کەسە مامەڵێکی جوان بەیەکەوە بکەن لە کاتی جیابوونەوەیە بۆی ئەم کاریگەریە خراپەتدا نەبەزێتە سەر بڵێن نەفسیەتی مناڵەکە ئەمانەی کە ئەم دایک و باوکە دوو کەسی عاقڵن ئەگەر خۆیان بە دیندار ئەزانن خۆیان باوەڕ بوو بە فەرمانی خوا و پێغەمبەری خوا ئەزانن پێویستە پابەند بن بە ئەمرە خواییانەوانێ کە مناڵ نابێ کاریگەری ئەمەی لەسەر دروست بێت نەک ئەمە فرمودي پیغمبر خاص الله عليه وسلم هات وكا فرمي من فرق بين والدة وولدها فرق الله بين أحبته يوم القيامة هركز بين دايك ومنالك تيقبع خواي پروردگار يعني بيفتخانات هو بقى بيوندي جرينga بيوندي بين دايك ومنال زور جرينga يعني دايك يقل منالكي بيا باشكات وكاتا مثلا اگر باوك بي انا اگر مثلا باوك لدز درابت كسكري منالك خواي پروردگار فرمودي پیغمبر صلی الله علیه و فرمی خواي پروردگار لقيامته لقل خوشويستکانی جاي كاتوانه چکو خوش بيوندي خوشويستي بچرانوا بو دايك باوک نییە هەوڵ بن ئەو پەیوەندی خۆشەویستی بەرامبەر ڕەگەزەکەی کە یعنی دایک بێت مناڵەکەی لە باوکی بکەیان باوکو بێت مناڵەکە لە دایکی بکات چونکە ئەم مناڵە شتێکی هاوبەشە لە بینیانە ئەمە دەقەکان وا ئاماژەی پێیات کە مناڵ بۆ ئەو بشتومڕە نابێ مناڵ پەروەردەیەکی ناسک و شێوازێکی ناسکیە خی پەروەردگار بە ناسکی دروستی کردووە لەسەر فطرەتێکی پاک دروستی کردووە نابێ ڕنگدانەوەی ئەم کێشە و گرفتانێک کە لە خێزانە هەیە دابەزێتە سەر مناڵەکە بۆیە نصرەکانیش یعنی ئاەتەکانیش هاتوۆتە سەر ئەم دقە کە بێ وتەنات پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە چەندەها شوێنە باس کراوە کە ئافرەت هاتوۆتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم داوای وەرگرتنی مناڵەکەی کردووە کە ویستیانە لی بێ بەشکەن و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێتی تۆ شایانی ئەوەی کە مناڵ ئیدایکێتی لە هەمان کاتیشا پیاوانیش بە هەمان شێوە لە حاڵەتی جیابوونەوە هەر لەو سەردەمەشە ئاماژە بۆ دراوە کە بێ ئاگا و سەرپەرشتی مناڵەکانیان کە نابێ ئیتر بەوەی کە جیابووەتەوانێ ئەو مناڵە هەست بە ئینتیمابوون بۆ باوکی نەکات ئەبێ بزانێت کە باوکی خۆی خات و قەدەم خەریەک شت هەیە لەسەر قسەکانی جەنابتەوە یعنی حاڵەتێکە ئەبێ ژن و مێرد کە کاتی جیابنەوە بنە دوو کەسی غیر بە یەکتری کە ئەو شتێک کە لەگەڵ یان ئەمێنێتەوە تەنها مناڵەکەیە یعنی کە شتێکی ڕایەڵەیەکی هاوبەشە لە بینی هەردووکیانە لەبەرەوە بێ زۆر بە جوانی تەعاملی لەگەڵا پرێ لەسەر ئەو قسەی جەنابتەوە یعنی هەر کامێکیان بێت چ دایکەکە بێت چ باوکەکە بێ ئەبێ ئەویان لا ڕوون بێ کە کەسیان ناتوانن ئەو یعنی فەرامۆشی ئەو خۆشەویستیە بکەن کە بۆ مناڵەکە ئەبێ یعنی هیچ کام لە دایک و باوکەکە ناتوانن بەتەنها جێگەی خۆشەویستی تاو بۆ مناڵەکە بگرنەوە چونکە مناڵەکە بە غەریزە پێویستی بە خۆشەویستی هەم دایکێتی هەم باوکێتی نەک مەسەلەیەکێکیان بێوێ هەموو خۆشەویستێکە بۆ خۆی داگیرکە چونکە ئەم مناڵە لە دوجارە بێتە کەسێکی نوقسان ئەبێتە کەسێکی بێمتمانە بەخۆی چونکە تۆ مەسەل ئەگە لە لای دایکەکە بێ هەمیشە باوکی وەکو دێوێک ئەهێنێتە بەرچاوی خراپە وایە مەسەل ئەبێ ئێمە ئاگاداری ئەوە بین یعنی ئەو دایکانە ئاوا فێر بکرێن ئەو باوکانە ئاوا فێر بکرێن
کە هەموو ڕوە باشەکان و هەموو ئاکارە جوانەکانی مەسەلە ئەو دایک و باوکە باس بکرێ بۆ مناڵەکە چونکە وەکو چۆن خی پەروەردگارە فەرمێ لە ئاەتی قورئانە ئەفەرمێ لا تەنسەو الفەضل بەینەکم هەر باسی یعنی ئەڵێت ئێوە چاکەکانی یەکتری لە پێش ینی لە بیرتان نەچێ بۆیە ئەم چاکانە یەکتری بەگوێی مناڵەکە زیاتر پێی گەشاکەس مناڵەکە زیاتر ئەبێتە مناڵێکی تەندروست لە هەمان کاتە ئەگەر دایکەکە بێوێ ئەم مناڵە بەس تەنها بۆ خۆی داگیرکە یان بە پێچەوانەکەیەوە ئێخۆ مناڵ کائینێکی هاوبەشە نەسەبی ئەم مناڵە باوکێتی نەسەبی ئەم مناڵە وەکو دایکێتی یعنی کامیان هەتا دنیا هەتا لە مردنیشە بە ناوی دایکەکەیەوە بانگەکرێ یعنی تۆ ناکرێت تۆ ئەم دایکە بڵێ ئەکرێ قەنەعەت بۆ بکە بڵێ من دایکێک یعنی وا بکات مەسەلە قەنەعەت بە مناڵەکە بکە بڵێ باوکتە بەڵام باوکێکی خراپە ئەمە زۆر خەتەرە چونکە هەمیشە ئەم مناڵە لە خەم و خەفەتە ئەژی یعنی تۆ هەر باوکێتی خۆ پێی ناڵێ تۆ باوکن نییە تۆ بێ باوکی باوکت مردووە بەڵکو پێڵی باوکت هەیە بەڵام باوکت خراپە ئەمە خراپتر زۆر جار مناڵەکان ئەمە لەوە ئەچێ یعنی ئەو حاڵەتە مردنی دایک و باوکیان زۆر لەلا ئاسانتر بێ لەو حاڵەتەی کە تۆ بڵی دایکت خراپە خاوەن فلان ئاکاری ناشرینە ئەوەیە بۆیە ئەبێت ئەو نەسەب مادەم هەتا لە دنیاە ئەو نەسەبێ ئەو مناڵە هەڵی ئەگرێ لە هەمان کاتە ناتوانێ ئەم یعنی کەسایەتی چۆنەڵی دایک و باوکەکە کەسایەتی مناڵەکەیە یعنی هەتا لە ناسنامەکەشیە هەڵگری نەسەبەکەیەتی هەتا ناسنامەی ئەم مناڵە بە دایک و باوکەکەێتی ناکرێ یعنی تۆ ناسنامەکەی لە کەدارکەی ناشرینکەی باستە ئەو ساڵ لەسەر بابەتی درێژی بە بەڕێزت کە ئەوە ئەگەڕێتەوە بە ئەو پەروەردە یعنی چۆن دایکێک بتوانێت وێنایەکی جوان پیشانی مناڵەکەی بەوە چۆن باوکێک بتوانێت وێنایەکی جوان پیشانی مناڵەکەی بە بەڵام ئێمە یەکەمین نقطە باسیەوەمان کرد کە دایک و باوک جیابوونەوە پەروەردە شەق ئەکرێ یعنی بۆ من دایکێک بە ڕۆیای خۆی مناڵەکەی پەروەردە ئەکا باوکێک بە ڕۆیای خۆی مناڵەکەی پەروەردە ئەکا بۆ ئینتیمایانەی کە خۆی هەیەی بۆ ژیان بۆ دنیابینەی کە خۆی هەیەی بۆ ژیان ئیتر ئەم دایک ئەم مناڵە ئەبێتە کۆپی پێستی باوکی و ئەم کچە ئەبێتە کۆپی پێستی دایکی ئەگەر لە هەر کامێکیان لای یەکتری بوون بۆیە لە هەر حاڵەتێکدا کە دوجار ئەکرێ باسیکەین چۆن ئەکرێت دایک سوود لە بەها جوانەکانی باوکی وەربگرێت لەو مدەی کە تیا ژیاوە بۆی کاتێ باوکی ئەم مناڵە گەورە بوو شانازی بە کۆمەڵشتی باوکیەوە بکات و ئەم کچەکە گەورە بوو شانازی بە هەندێشتی دایکیەوە بکە چونکە دوجار ئێمە ئەزانین جیابوونەوە هەر پرێ ئەم کچ و کوڕە ئەم ژن و پیاوە چەند ساڵێک پێکەوە ژیاون ئەکرێ کۆمەڵی وێنەی جوانی لا ما بێتەوە کە بتوانێت وەکو شانازی لای مناڵەکەی باسی بکە یعنی ئێمە هەمیشە کە جیابوونەوە ڕۆدا ئیتر ئەم دوانە بن بە دوژمنی یەک بە جۆرە دوژمنی یەکن ئەگەر لە ڕاستیشە وا بێ لە خەفەتێکی گەورە لە دڵیان نابێت کە ژیانێک کۆتایی پێ هاتووە بەڵام نابێ بۆ مناڵەکەی بگوازرێتەوە کۆمەڵێک بنەمای جوانی ئەم کەسە هەر ئەمێنێتەوە لە زیهنی باوکیە و کۆمەڵێک بنەمای جوانی ئەم پیا ئەمێنێتەوە لە زیهنی دایکیاکە لانی کەم ئەگەر نشتوانێت مناڵەکەی تەسلیم بکاتەوە پێی پەروەردەکە ئەم بنەما جوانانە وای لێ بکات لە زیهنی مناڵەکە گەشەی پێ بدە دایکت ئەو ڕەفتاری هەبوو تۆش درێژەی پێ بدە باوکت ئەو ڕەفتاری هەبوو تۆش ها لەسەر ڕەفتە چونکە ئەمە وای لێ ئەکە ئەم کەسە هەست بە نامۆیی ناکە هەست ناکە کە ئەم خاوەنی باوک نییە چونکە هەمیشە هەستەکە لەگەڵ پەروەردەی دایکەکەیە کۆمەڵە شت هەر ئەیبەستێتەوە باوکی کە دایکی ئاماژەی پێکە ڕاستە من جا بوومەتەوە ڕاستە ئەوە بووم بەڵام باوکت ئەم خاڵی هەبووە یعنی باوک بە هەمان شێوە ڕاستە دایکت بۆ من ئەوە باش نەبووە لەگەڵ منە ڕێک نەکەوتەوە بەڵام بەڕاستی دایکت ئەم کۆمەڵ شتی سیفەتە جوانی هەبوو ئەکرێتەوە کچێک ئەم سیفەتە تیاوێ ئەو لە جلوبەرگیا لە قسەکردنیا لە هەر شتێکە کە سەرنجی پیاوەکە ڕاکێشا بێ هۆکار بۆ ئەوەی کە ئەم لە پرۆسەی کوڕێنیە کە ئەم ژنەی پێ هەڵبژارەوە چونکە بە دڵنیایی و هەر کچێک کە کوڕێک پەسەندەکە بە کۆمەڵی مواسەفاتی معجەب ئەو هەر کوڕێک کە کچە پەسەندەکە بە کۆمەڵە مواسەفاتی معجەبە ئەم معجەببوونەوەی لێکە لە شعوری ئەمێنێتەوە و ئەکرێ ئەم معجەببوونە دوجار بگوازرێتەوە بۆ پەروەردەی مناڵەکەی کە تەسیری لەسەر بکە هەستکە کە خاوەنی دایکێکە کە کۆمەڵی سیفاتی جوانی هەیە ئێستاش باوکی لە یادی نەچووە و هەستکە کە خاوەنی باوکێکە کۆمەڵی سیفاتی جوانی هەیە کە دایکی لە یادی نەچووە خۆش بکەنەرخان دیارەوە لەبەرەوەی حەزەکەم یەک شت هیم بکەین دوجار هەر یەک لە دایک و باوک هەر وێنایەک لەسەر ئەم مناڵە بکەن
بێ بزانن لە مناڵەکانە ڕەنگایەتەوە ئەمێنێتەوە چکە مناڵ یەکەم جار خی گەورە بە پاکێتی دروستی کردووە ئەوە کەسایەتی دایک و باوکە مناڵەکە ئەبێ بزانن ئەو ڕنگدانەوە لە مناڵەکان مناڵەکان بەهۆی ئەم سلبی باسکردنە خراپ باسکردنە یەکیان بۆ ئەوی تر مناڵەکان کەسایەتێکی ناتەن درستی وەرگرت زیانەکە بەر مناڵەکە و خۆیانە چکە مناڵەکە لەگەڵ خۆیان ئامێنێتەوە ئەکەوێت کە ئەمە بەڕاستی ئەبێ هەردووکیان بەم وێنەیەوە ئاگایان لە خۆیان بێ کە ئەم قسانە ئەکەن ئەبێ بزانن دوای ڕنگدانەوەی ئەمە لە مناڵەکانە زیانەکە بۆ خۆیانە گەڕێتەوە واتە ئەم لا ئیرادی خۆی شتێکەکات کە بۆ خۆی زەرەری هەیە مناڵەکەی خۆی بەرەو خراپبوون و بەرەو لادان و بەرەو تێکچوونی باری دەرودی و شڵەژانە ڕوات کە ئەمە بەڕاستی کاریگەریەکی زۆر خراپ لەسەر مناڵەکەەوە لەسەر کۆمەلگاکەەوە لەسەر سەررجەم خێزانەکان بەجێ دێڵێت لێرە کاتی ناوبڕە ناوبڕێ گۆرەگرین لە بەرنامەکەمە دوای دێنەوە لاتان. دووبارە سڵاو بینەرانی بەڕێزینەوە لاتان بۆ تاوکردنی بەرنمەکەمان دیارە ئێمە باسی ئەومان کرد کە مناڵ لە ئەم حاڵەتەیە تووشی ئەم کاریگەری خراپانە بێت و ئەوەی کە ئاماژەم پێیا کە خۆی پەرۆزگار مافی مناڵی پاراستووە بە هەمان شێوە لە شوێنێکە لە پرۆسی یعنی لە ئەم لە شیردان و لە پرۆسی دوای جیابوونەوەی کە مناڵ لە لای دایکێتیانە خۆی پەرۆزگار بەنەس دووبارە ڕوو لە هەریەک لە دایک و باوکەکە ئەفەرمێت لا تضار والدة بولدها ولا مولود له بولده واتە هیچ یەک لە دایک و لە با بڵێن باوک نابێ زیانیان پێ بگەێنێ عەزەتیان بدرێ ینی جا دایک زیان باوکەگەیانیان باوک بە دایک یان کە سوکار زۆرجار کە سوکاریشن نابێ ئەم مناڵە بەکاربێنن بۆ عەزەتدانی ئەوی بەرامبەرەکان ئەمە هەڕەشەی خۆی پەروەردگارە لاکە لە تەفسیرەکان زانایانە فەرمونون ئەو لای ناهەیە یعنی قەدەغەیە بە هیچ شێوەیەک مناڵ بەکاربێت بۆی ئەم دوانە عەزەتی یەکتر بن ئێمە یەکێکی کە لەو گرفتانەی کە هەمانە لە پرۆسی دوای جیابوونەوە ئەم حاڵەتەیە کە هەرێک لە دایک ئەوێ باوکەکە لە ئەنجامی جیابۆتەوە خۆی کێشەیەکی لەگەڵا بۆ دروست بووە ئەوێ مناڵەکەی بەکاربێنێ بۆ عەزەتدانی باوکەکە و بە هەمان شێوە باوکەکە ئەوێ مناڵەکە بەکاربێنێ بۆ عەزەتدانی دایکی بووی نێڵێ لە ڕووی دەرونیەوە ئارام بێتوانێەوە جیابوونەتەوە هەر ئەوێ خەفەتی پێباپی هەر یەک لەم دوانە خۆی پەروەردگار هەڕەشیان لێ ئەکا کە نابێ مناڵ لەم پرۆسەیە بەکاربێت بۆ ئەوەی کە عەزەتی یەکتر بن مناڵ بۆ ئەوە نەبووە لە ئەمە ڕۆشەرعیەکەیەتی کە ئێمە ڕوو لە سەررجەم ئیماندارانەکەین لە کۆمەڵگەی خۆمانە قەدەغەیە بە هەموو شێوەیەک مناڵ لەم پرۆسەیە بەکاربێ بۆ عەزەتە و بێجگەلەوەی کە ئێمە باسمان کرد کاریگەری خراپی دەرونی دروستەکە ئەمە بێ ئەمریکی کەی خۆی پەروەردگارەکە و لە ڕووی قانونی شەوانێ پێم وایە ئەڤانخان زیاتر ڕوونکردنەوەی لایە کە چۆن ڕێگە ئەدرێت بۆ مناڵ ئەبێت چۆن لەلای کیان بێت لە ڕووی قانونیەوە چکە ئەمەش لە ڕووی شەرعیشەوە هەم باسی هەیە و بزانین ئێستاکانی لەگەڵ شەرع لەو شتایە بەڵێ دیارە طبعاً بەنسبەت دقە قانونیەکانەوە یعنی لە حاڵەتێکە ئەگەر کێشە و گیرروگرفت دروست بوو لە بینی دایک و باوکەکە نەتوانن اتفاق بکەن لەسەر ئەوەی کە ژیانی مناڵەکان چۆن لە دوای تەلاق معاملەی لەگەڵکەن ئەو ئەرک و مافەی کە مناڵ هەیەی بەرامبەر بە دایک و باوکەکە چۆن بەرامبەری ممارەسەی بکەن ئەگەر ڕێیان توانی ئەو کاتە ئەتوانن پەنا بەرنەبەر یاسا تاوەکوونی ئەو حەقا بگێڕێتەوە کەواتە یاسای باری کەسێتی 1970 ساڵی 1950 ئاماژەی بەوە داوە کە یەکێ لە مادە قانونیەکان ئەوەیە کە مەسەلەی دانی مناڵدا ئاماژەی بەوە داوە کە ئەگەر طبعاً هەروکو باسم کرد لە حاڵەتی نەگەشتنە نەتیجە خۆیان نتوانن اتفاقکەن بەڵام ئەگەر نەگەشتن بە داوایەک ئەتوانن داوایە بکەن لەسەر ئەوەی کە داوای مەسەلا دانی مناڵەکە یاخود داوای مشاهدە بینینی مناڵەکە طبعاً ئەوە دوو حاڵەتە حاڵەتی دانیەکەی ئەمە بە پێ قانون ئەحواڵ شخصی ئەولەویەت بۆ دایکە بەڵێ ئەولەویەت بۆ دایکە کەوابێ هەتا تەمەنی 15 ساڵ بە پێ قانون ڕێگەی پێدراوە طبعاً ئەمە بە پێی یاسای طبعاً ئەو یاسای ژمارە 6 کە تعدیل کراوی ساڵی 2015 کە هەرێمی کوردستان تعدیلی کردو مادەکە بەوەی کە مودەی بینین مشاهدەکەی درێژ کردوتەوە جاران مەسەلە باوک بووە یا دایک بووە ئەو فترەی کە بۆی دائەنرا لە هەفتەیەکە تەنها
2 سعات بۆی هەبوو بیبینێ یاخود مەسەلە لە مانگێکە مەسەلە 2 جار بۆی هەبوو بیبینێ بەڵام ئێستا مناڵی شیرەخۆرە بۆ باوک ئەگەر لە لای دایک بێ ئەتوانێ لە مانگێکە 2 جار بیبینێ بەڵام بۆ دوای شیرەخۆرە ئەتوانێ ماوەی 24 سعات ئەم مناڵە بمێنێتەوە ئیتر لای دایکەکە بێ یا لای باوکەکە بێ کەواتە مەجالێکی زیاتر دراوە بە مناڵەکە بتوانێت زیاتر لەگەڵ باوکەکەیان دایکەکە هەڵس و کەوت بکات و بمێنێتەوە ئەمە بە پێی قانون طبعا دیارە ئەم حەزانە و ئەم حاڵەتە کە ئەدرێ بە دایک ئەو لەوێت بۆ دایکە لە دوای 15 ساڵ مناڵ اختیار ئەدرێتە دەستخۆی کە بەڵام بە مەرجێک بە راپۆرتێکی پزیشکی بە راپۆرتێک پزیشکی یاخود لە ڕێگەی توێژەرێکی کۆمەڵایەتیەوە یعنی ئەو حاڵەتی ئەو گەشەکردنی ئەو مناڵە چۆنەڵی دیراسە بکرێت کە ئایا گەشتۆتە حەدی ئەوەی کە ئەهلیەتی ئەوە هەبێت چاک و خراپی خۆی لێک جا بکاتەوە چکە هەندێک مناڵ هەن ئەژگەنە 15 ساڵ ئێشتا بلوغیان نییە ئێشتا ئیرادەیان نیە ئێشتا ئەهلیان کەواتە بەپی ئەو راپۆرتە کە ئەدرێت ئەخرێتە بەردەم حاکم ئەو کاتە اختیار ئەدرێتە مناڵەکە خۆی لای دایک بێ یا لای باوک بێ خۆ ئەگەر هەردووکیشان بێت دەنگ بن دیارە محاکمەکان حەقی ئەوان نییە گەر خۆیان ڕێکەوت بێتن یان لە دەرەوەیە ئەم یاسایە بۆ کاتی کێشەیە کاتێکە کێشە ئەکەوێتە بینی ژنومێردەکە لە بینینی مناڵەکە لە حەزانەی مناڵەکە هاتۆ چارەسەری کردو بەم ڕێگانە بۆیە ئەو حەزانەیەش کە ئەدرێ بە منە هەروە بە هەوانتە یاخود بە جۆرێکی تر بڵێن هەروە لە خۆسەری ئەو حەزانەیە نادرێتەوە بە دایکەکە یعنی کە ئەولەویەتیش لە قانونەکە بۆ دایکە ئەبێت ئەم دایکە سەیری ضرورەتی مناڵەکە ئەکرێ سەیری بەرژەوەندی مناڵەکە ئەکرێ ئەگەر مەسەلە ئەم مناڵە لە ڕووی پەروەردەکردنەوە دایک نەتوانێت پەروەردەیەکی باشی بکە یاخود لە ڕووی تەندروستیەوە دایکەکە باری تەندروستی ناتەواو بێ بەڵام ئەو حاڵەتەش هەر تەقریرێکی طبی ئەسەلمێنرێ یاخود لە حاڵەتێکە کە مەسەلە ئەم دایکە لەکەدار بێ بە یەکێک لەو شتانەی کە ئابڕوو ڕوشێن بێ یاخود بە جۆرێک لە جۆرەکان مەسەلە خیانەتی کردبێ ئەو کاتە حەزانەی ئەم مناڵە ئەدرێتەوە بە باوک یعنی لە لای دایکەکە نامێنێ کەواتە ئەبێ ژیانی مناڵەکە هەم شوێنیش نیشتە جێبوونەکەشی لەوە کە بەڕێست زیاتر لە محکمەیتوە بە حکمی ئەوەی کە ئێمە ئیشمان لەسەر مناڵ کردووە سستەکەین کە ئەو حاڵەتە ئەوەی کە لە هۆکارەکانی ئەوەیە کە بۆ دایکێک کە بەڕێز ئاماژەت پێدا کە هۆی لە کێشەکانی هەیە چاچ کێشەکەی ئەوە بێ کە ڕەنگە یەکێک لە هۆکارەکانی جیابوونەوەشێت ئەوە بێ لە ڕووی ئەخلاقیەوە بێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە بێ هەتا لە ڕووی دەرونیشەوە بێ لە ڕووی تەندروستیەوە بێ ئەم دایکە توانای هاوسەردارەتی ڕەنگی لە هۆکار بۆیە مەرجی ژنیە هەموو پرۆسەیەکی زەواج کە بە تەلاق کۆتایی پێ دوواجر و ئاسارانەی کە لەسەر ئەو مناڵە دروستە بێ هەموو خەڵ خراپ بێت چونکە دوواجر ڕەنگە دایکێک ناتوانێت دایکایەتی بۆ مناڵەکەی بکە ئەمە گرنگە باز لەوەش بکەین یاخود بە پێچەوانەوە ڕەنگە باوکێک ناتوانێت لە ڕاستیە باوکایەتی بۆ مناڵەکە كيف كارنجا هلا كمين دعوايا الحاكم او ما في بداك ام دوان ليك جابنا بو مرزني او من عليك لدو ام بروسيويات يترهم هو كارنك ام بس ما كل روي كومالاتي ولا روي پروردي ولا روي درونيو من عليك بر او زيانه بكشكا وكل سرتاي برنامج اما جمان كر كام جينجي بيج جابونا بخوينو لقل جينجي دو جابونا رنجا من عليك باوكي كي تندو تيجي هبه لراستي داك كي نرمونياني هبه ودوزر كام جينجي بيتسوانا بيتو تنها داكي بخيو كام نالك زور باش درجه و بيتسوانا رنجا من عليك باوكي كي باش بلام داكي كي خرابي هبه بدوزر ك من على بولاك اروا مرزني همو اسواراني كباس ما كر صد من على رنج بياتو راس رنجا دوزر حزب فراغي بباوكي بكات ياخذ بداكي بكات بلام لها حالتك رنجا زيانه كان كم تربي بو جرينجا ام بس لوكين او زيانه كماني كلسر منال جي اميني لدواي طلاق يعني دايكو باوكي بكن بقوي زيانه كم تربيه جرينجا يعني دايكو باوك لو لها حالتك كاتوجري كومالاتي لدواي بروسيس جابونوا بتواني تقرير خوي لسر جاني ام دايكه هبه وتقرير خوي لسر جاني ام باوكه هبه ودواجه لري او تقريري كهيتي دايكو باوك تيبجيني لمفهوم جابونا وكان بزمانك بتواني منالك تيبجيني ولا لري اموا بتواني امان جدواي او تون دايكك ابي بو منالك وتون اتواني تو لهمو بروسيك جاني خودا بنا راستو خو بياخذ براستو خو باوكي بجداري بيجي هلبد اگر لري قانوني ولري ياسايو تندرسي دروني كوملاتي باوكي كي گنجابي بو كجاري كتير
بەشداری پێ بکرێتەوە چونکەوەکو بەڕێز ئاماژت پێدا هەندێک جار ئەم دایکە هیچ کاتێک لە ڕووی قانونی کۆمەڵاتیشەوە ئەو تەقریرانەی کە بۆ یەکەوە شیای ئەوە نیە جارێکی تر ئەم دایکە بەشداری پێ بکرێتەوە لە پرۆسی بە کۆمەڵاتی بوونی مناڵەکەیدا بۆیە گرنگە لە ڕووی قانونی لە ڕووی کۆمەڵاتی لە ڕووی یاسایی لە ڕووی دەرونی لە هەم پرۆسێکی جیابوونەوەیە دایک تا چەندێک شیاوە بۆ ئەوی جارێکتر لەم پرۆسەیە بەردەوام بێتەوە بۆ مناڵەکەیەوە باوک تا چەند شیاوە بۆ ئەوی بەردەوام بێتەوە لە کاتێکە ئەگەر بە ئەکتیڤ ینی بە شوازێک وەڵامەکە ئەرێنی بوو پێویستە کات دایک هەم مامۆستا ئاماژەی پێدا تا تەمەنی 15 ساڵ ئەمە مخەوە لە لای دایکی بێ ئەگەر دایکی ویست بەڵام لە ماوەی ئەم 5 ساڵە ئەگەر ئەم کەسە بۆشایەکی فراغێکی گەورەی باوکایەتی هەبوو ڕەنگە زۆر قورس بە دوای 5 ساڵی ئامادە بێ لەگەڵ باوکی بژی بە پێچەوانەشە بۆیە لە مای ئەم 5 ساڵەیە حاڵەتێک هەیە خاتوکەنار ینی لایەنە قانونیەکەی کارۆکوتم بۆ چارەسەرکردنی کێشی ئەوەینە ینی زۆر چۆتە حاڵەت ینی ئەو یاسایە جاریوە هەیە بە دیراسە مەسەر ئەو یاسایە دانراوە بە تایبەتی یاسای باری کەسێتی کە زیاتر سەرچاوەکەشی شریعی ئیسلامیە مەزدەری ئەسڵیەکەی شریعی ئیسلامیە بۆیە من پێم وابێ یعنی دوجار ئەکەوێتەوە سەر خۆیان بەڵام بەڕئی من یعنی دایک بۆ یعنی وەکوین کە کاتێت مناڵێک ئەگاتە تەمەنی 15 ساڵیش یعنی ئەو اختیارە ینی نەدرێت تۆ پێی بڵێ بابگەڕێتەوە یعنی هەر بە شێوازێکی تەندروست هەردووکیان مامەڵی لەگەڵکەن و بە ئیتیفاقی بێ حاڵەتێک هەیە من تەواو نەکردی یاساکە بەڵێ ڕوونکردنەوە بم یەکی لە کتێبە شەریعەکان ئەمشەو خوێنمەوە کە بەسەرهاتێک هاتوۆتە لای ئیبن القەیم باسی ئەوە کە ئەڵێ دایک و باوکێک هاتن لەسەر مناڵەکان نزاعیان بوو لایکیان بێت دیارە ئەو وەکو قازێک وەکو شەرعزانێک پرسی پێکراوە ئەڵێ لە مناڵەکان تەخیر کرد چونکە لە شەرع فەرمێ لە سنی تەمزیل دەکەیم لە سنی تەمیزە کە لە ڕووی شەرعی و سنی تەمیز تەمەنی جیاکردنەوە یعنی مناڵە چاک و خراپی خۆی ئەزانێ ئیتر ئەوە لە هینەکانە جیاوازە چونکە لە شەرع ساڵ دیاری نەکراوە ئەو لە بەسەرهاتەکە ئاماژە بۆیات کە ئەم دایک و باوکەکە نزاعیان بوو ئیبن القەیم ئەڵێ مناڵەکەی خستە هەڵبژاردنەوەانێ باز لەوە کات کە مناڵەکە لای باوکی هەڵبژارد بەڵام دایکی وتی لی پرسە بۆچی لای باوکی هەڵبژارێ وتی لەبەرەوەی دایکمە منێرێ بۆ خوێندن باوکم هێڵە لە کۆڵان بە ئیسلاحەتی خۆم یاری بکەم ئەمانم پێخۆشترە لێرە ئەفەرمێ یایە و بە دایکی چونکە دایکی بۆ تربیەتی مناڵەکە پێویستتر بوو لێرە گرنگە پەروەردەی مناڵ لە لای کامیان باشتر پەروەردا بێ پێویستە لە ڕووی شەرعی و قانونیشەوە ئەم دوانە ڕێر لەسەر ئەوە بکەون ئەم مناڵە باشترین پەروەردە وەرگری لە دوای جیابوونەوە چونکە ئەم مناڵە خۆی مناڵەکە ینی نقصانێکی بۆ دروست بوو کە جیابوونەوەی دایک و باوکێتی ناکرێت وا کاریگەریەکە وا دروست بێ نقصانی کەشی بۆ دروستکەین لە با بڵێن ناتەواوی بارودۆخی پەروەردەیشی یعنی کێشەی لە ڕووی خوێندنەوە لە ڕووی ژیان دروستبوونی کاریگەری باشی پەروەردەیی لە ژیانە ئەمانەشی بۆ دروستکەین بەوەی ئەوەی ئەم دوانە مڕاعاتی بکەن لە لایکیان بێت بەڵێ خاتو قەدەم خێر من پێما بێ لایەنە یاسایەکەیمان تەواو نەکرد ئەگەر زیاتر ئاماژە بەوە بدەین طبعا بەنسبەت تەمەنی مناڵەوە لە قانونی شەهر ئاماژەی پێ نەدراوە بە تایبەتی بۆ نەفەقە بە تایبەتی بۆ نەفەقە لە نەفەقە بۆ کەچ هەتا شوئەکە یعنی نەفەقەی ئەم مناڵە لەسەر باوکێتی و بۆ کوڕیش هەتا خوێندن تەواوکە ئیتر تەمەنی کوڕیش دیاری نەکراوە و هەتا باز لە مناڵێک کراوە کە مەسەلە مناڵێک کە ناتوانێت باخ لە خوێندنیشانە بێ بەڵام ئەهلیەتی نییە مناڵێکی کەم ئەندامە ئەمەش بە هەمان شێوە هەتا مردن نەفەقەی لەسەر باوکەکەیەتی کە نتوانێت خۆی بژێوی ژیانی خۆی پەیدا بکە ئەمە بەنسبەت ئەو حاڵەتی نەفەقەیەوە کە گرنگە ئێمە ئاگادە لە هەمان کاتیشە یعنی لە قانونە کری حەزانش بە دایکەکە ئەدرێ کری حەزانە هەروکو خاتو قەدەم خێر باسی کرد چۆن کری شیردانەکە ئەدرێ کرێ بە خێوکردنەکە ئەتوانێ داوای ئوجرەی حەزانە بکە بە داوایەک داوای ئوجرەی حەزانە بکە لە پیاوەکەی بەڵام لە هەموو ئەم حاڵەتانە ئایا ئەمە بە پێی چی دائەنرێ تەنها معیارێک بۆ ئەوەی کە مەسەلە نەفەقەی ئەم مناڵە چۆن ببڕێتەوە لەسەر ئاستی بژێوی باوکەکە ئەبڕێتەوە ئەگەر باوکەکە مەعاشخۆر بوو ئەخرێتە سەر مەعاشەکەی و ئەگەر باوکەکە کاسب بوو ئەو کاتە ئەخرێتە بەپی طبعا خەبیر دیاری ئەکرێ کە تەخمینی ئەو کاسبی ئەو کەسە ئەکە و ئەیخاتە بەردەم حاکم کە ئەوەندە گونجاو بۆ ژیانی هەم باوکەکە ئەگونجێ لەگەڵ گوزەرانی هەم بۆ مناڵەکە کەوا بێ ڕێژەی زۆر و کەمی پەیوەندی بەباری چۆنڵی بژێوی ژیانی ئەو کەسەوە هەیە کەسێکی دەوڵەمەندە یان مەسەلە کەسێکی کەم دەستەکەواتە تا دەوڵەمەندتر بێ نەفەقەی مناڵەکە زیاتر ئەبێ و هەتا
داواکردنی مەسەلە بۆ مەرحەلەکانی لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر دایک بێ دایک بە تایبەتی عفو ئەتوانێت داوای زیادکردنی نەفەقەکە بکە و بە پێچەوانەشەوە باوک ئەتوانێت داوای کەمکردنەوەی نەفەقە بکە هەر بە داوایەک بۆ چونکە بە تایبەتی لەم قەیرانێکی ئێستا ئێمە تێکەوتوین مەعاش کەمی کردووە ئەتوانن باوکەکان داوای کەمکردنەوەی نەفەقەی مناڵەکانیان بکەن کرێ حەزانەکان بکەن یاخود بە پێچەوانەوە دایکەکە ئەتوانێت لەبەرەوەی جاری وایە قۆناغێکە مناڵەکە ئەمڕۆ لە ئیبتیدائیە کە مەصرفترە بەس ئەگەر کچەکەی یا کوڕەکەی چووە زانکۆ مەصرفی زیاترە بێ بۆیە ئەتوانێت بە داوایەکی تر داوا بکات کە داوای زیادکردنی ئەو بڕێ بکرێت کە لەگەڵ ژیانی مناڵەکە بگونجێ بۆ مناڵەکە بەڵێ ئێمە ئەگەر لەبەرەوەی گەیشتنێتە کۆتاییەکانی بەرنامە ئەگەر کۆتایی کاتەکانی بەرنامەکەمان ئەگەر بتوانین بە یعنی کۆتاشت کۆمەڵە خاڵی گرنگ باسکەین لەوەی دایک و باوک ئاگادار بن ئێمە ڕۆ قانونی ڕۆ شەرعیەکەیمان ئاماژە پێ لە ڕووی دەرینەوە باسمانکە چەند کاریگەری خراپی هەیە چۆن بتوانین آخر قسەکانمان چییە لەسەرەوەی دایک و باوک هەردووکیان زۆر ئاگادارانە و زۆر بە هەز بە بەرپرسیارەتیانە مامەڵە لەسەر لەگەڵ مناڵەکە بکەن کە لە دوای پرۆسی جیابوونەوە بۆتە هاوبەشی بینی ئەم دوو کەسە کە ژیانی هاوبەشیان نەماوە ئەم مناڵە چۆن مامەڵی لەگەڵکن بۆی کەمترین زیانی کەمترین خراپە بۆ ئەو مناڵە بەجێ بێڵن لە ئەنجامی ئەوەی کە ئەوان بەیەکەوە ناژن هەر دایک و باوکێک کە ژیانی زەواج و ژیانی تەلاقیان کۆتایی پێ هات دوجار مناڵێکیان هەبوو کە مناڵێکیان هەبوو گرنگترین شتێک ئەوەیە و ئێمە زیاتر باز لە ڕوا ئابووری و نەفەقەکە و کە کرا بەڵام ئەوەی کە ئێستا زۆرتر گرنگی پێدرێت دایک خەمێتی لە دوای تەلاق ئەم مناڵە چۆن پەروەیانی چۆن بژێوی پێیاکە بەڵام ئەوەی کە زۆر گرنگترە لە بژێوی مادیەکەی ڕەنگە دوجار لە هەر ڕۆیکەوە بێ بتوانێت بژێوی مادیەکەی پێیاکات پەروەردەکەیەتی و وەرگرتنی بەهاکانێتی و بنیادنانی کەسایەتی ئەم تاکەیە چۆن بنیادی کەسایەتی نە چۆن پرۆسی خوێندنی پێتەواک لەوکو بەڕێز دامەشدا چۆن پەروەردەی ئەکا لەسەر پەروەردەیەکی تەندروست چ لە ڕووی دینەوە بێت چ لە ڕووی عرفەوە بێت چ لە ڕووی کولتورە بێت چ لە ڕووی سەقافەتەوە بێ و هەموو ئەمانە ئەرکێکێتە سەر دایکی ئەگەر لای دایکی بۆ ئەرکێکێت سەر باوکی ئەگەر لای باوکی بچووکە دوجار ئەگەر ئەم دوان لەژێر سەقفێک هابوونایە و کاتە لەژێر بنەمای خێزانی هەبوو و ئێمە لە سەرداشا باسمان کرد ڕەنگە دوجار ئەم چوار مناڵ سێ مناڵ بێ مناڵەکانیش بەش بکرێ چۆن دایکێک ئەگەر دوو مناڵی لابوو دوو مناڵەکەی تری پەروەردەی خۆی ئەگوازێتە بۆ دوو مناڵەکەی تری کە لای ئەم نییەوە چۆن ئەم دوو مناڵەشی کە لای باوکی نەچۆن نتوانێت پەروەردەکەی بگوازێتەوە بۆ لە باشترین حاڵەتە ئەوەیە دایک و باوک چەندێک مناڵیان بەرکەوتووە بتوانن جوان یەکتری باس بکەن لای مناڵەکان ئەگەر نەشان توانی مناڵەکەی بەرێتە لای ئەو لە مدەیەکی زەمەنی کورتە بۆ ئەوەی بتوانێت بزانێ باوکی چۆنەکە چی ئەکا پەروەردەی چۆنە لەگەڵ مناڵەکانی تریا چۆنە و لە ژیانی نوێیدا باوکی چییە بۆیە ژیانی دوای زەواج دوای تەلاق کۆتایی پێ نەیە لەگەڵ پیاکەکە لەسەر جادە بینی مناڵەکەی بزانێ خودت بەڕاستم تەنها باوکی ببینەوە پێچوانە بۆ دایکیشی باشترین شت ئەوەی ئەم مناڵە بە کۆمەڵایەتی بکرێتەوە ناو خێزانی دووەمیا کە باوکێتی ئێستا لە ئەم جیا یاخود دایکێتی کە لە ئەم جیا هەتا تەمەنی مناڵی تا تەمەنی 6 ساڵ 7 ساڵ 8 ساڵ ئەگەر نتوانێت بەردەوام سەردانیشی بکە یاخود نتوانێت ڕەبتێکی بەردەوامی هەبێت دایک ئەکرێت لە ڕێی ئەو ڕوئیا جوانانەی کە بە باوکێکی نمونەیە ڕەنگە هەندێک جار باوکی ئەو سیفەتەشی تیان نەبێ بەڵام لەبەر ئەوەی باوکی لا ناشرین نەبێت چونکە ئەم مناڵە گەورە ئەبێ خۆی بێتە باوک و ئەکرێت ڕوئیایەکی جوانی بۆ دروست بکرێ یاخود خۆی ئەم کچە گەورە ئەبێتە دایک باوک ڕوئیایەکی جوانی دایکایەتی نیشان بدا بۆی دوجار زیانەکە لەسەر ژیانی خۆی دووبارە دروست نەبێتەوە وا نیشان نەدا کە تەلاق شتێکی زۆر قێزەونە بەڵکو وا نیشاندا کە تەلاق بۆ ئێمە چارەسەر بوو چونکە ئەگەر بەردەوام بووینە کۆمەڵە زیان ئەبوو کە ڕەنگە ئێوە بەرگەتان نەگرا بەڵام کە ئێمە لێک جیابووینەوە بۆی ئاوا ژیان ئاشتیانەترە بۆ ئێمە ئەوە تا دایکت ژیانێکی خۆیەکە دایکت دەتوانێت بژی دایکت دەتوانێت بە کۆمەڵە ئەخلاقەتی جوانی کۆمەڵە لە ژیانە سەرکەوتووە ئەو دایکت خاوەنی وەزیفە و کاری خۆیەتی و ئەتوانێت دایکیش هەر بە هەماشێ وەصفێکی جوانی باوکی بکاتەمە لە حاڵێک ئەگەر مناڵ بوو بە پێ زمانە مناڵی کە خۆی تیاتی و تا تەمەنی دەرسەر و 10 ساڵ و گەورەتر بوو ئەتوانێت ڕەبت دروستکە ئەتوانێت ڕقەی مۆبایلیش بگۆڕنەوە قسەی تەلەفۆن بکەن ئەتوانن لە هەتا لە فەیسبووکە فرێند بن ئەم شتانە بۆ بەردەوام ڕەبتێکی هەبێ ڕاستە لە دایکی جیابەتەوە ڕاستە وازی لە دایکێنە بەڵام ئەم ڕەبتە ڕۆحی ئەم ڕەبتە دەرونی ئەم ڕەبتە پەیوەندیە وای لێکە کە بەردەوام کەسە ئاگاداری باوکێتی و بەردەوام ئەو کەسە ئاگاداری دایکێتی دەست خۆش بێ ئەوان هەم تۆ چی وڵڵاهی من پێم وا بێ بۆ ئەوی تەلاقێکی ناجح بێ بەڵێ تەلاقێکی ناجح بێ ئەبێت
یعنی جاری وا هەیە تەلاقەکە بوو هەردوو لە پڕکێشەیە زەرەر لە هەردوو لاکەیە بەڵام زەرمەندترین کەس بریتە لە مناڵەکە بۆیە پێویستە کات کە زۆر بەباشی چاودێری مناڵەکە بکرێ و ئاماژەش بەوە کە ئەگەر نەتوانێ مەسەلە نمایشی باوکە یعنی نتوانێت چۆنڵی بەڕەحابەتی سەدرەوە یاخود بە جۆرێک لە جۆرەکان نتوانێت وەصفی ئەم باوکەش بکە پێغمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ فەلیەقول خەیرەن ئەو لیەصمود یان قسەی خێر بکە یا بێدەنگ بێ باشترێکە لەوە چی ئەمە زیاتر باشتر بێ بۆ ژیانی مناڵەکە حاڵەتێکی تر هەیە ئەوەیە کە پێویستە دایک و باوک زۆر ئاگاداری ئەوە بن مناڵ نەکەنە وەسیلەیەک بۆ ئامانجەکانی خۆیان ئەو ئامانجەی کە ئەوێت کە بە تایبەتی هەریەکان بەرامبەر بەویتریان ئەیانەیە دژایەتی یەکتری بکەن ئەیانێت تۆڵە لە یەکتری بکەنەوە بۆیە نابێ بکرێتە ئەو وەسیلەیە کەمە گرنگترین شتە بەلای منەوە کە ئیشی لەسەر بکرێ بۆیە ئەبێت ئەو تەلاقە بەڕاستی مەعاملەیەکی باشی لەگەڵا بکرێتەوە ئاسارەکانی تاوکونێ ئیجابی بێ و گرنگترین شتیش ئەوەیە کە باسی ئەو تەلاقە پێشەوەی هەنگاوی تەلاق بنرێ بۆ مناڵەکە باسی جێکەوتەکانی و باسی چۆن بتوانێت خۆی ڕابێنێ لەگەڵ ژیانی دوای دایک و باوک ئەمەش گرنگترین شتە بۆ ئەو مناڵە کە بتوانن یعنی بە هەموو لایەکەوە پارێزگاری لەم مناڵە بکەن مناڵ ببێتە سەرمایەکی گەورە بۆ داهاتوو و کێشەکەش لەوایە زۆر جار ئەم سەرمایە گەورەیە یعنی ئێمە ئێستا باسمان لەوە کرد وتمان مناڵ دایک و باوک هەردووشیان محاولەکەن بێن بۆ لای خۆی بەس لەوە ینی لەوە گەورەتر ناخۆشترین دیاردە ئەو دیاردەیەکە ئێستا ڕوئەدا جاری وایە نە دایکەکە مناڵەکەیەوێ نە باوکەکە مناڵەکەیەوێ نەکەسوک یعنی کە مناڵ کەوتە خانەکانی نەوجەوانان شوێنی داڵدەدانی ئەو مناڵانە یعنی ئیتر ئەو پەڕی بنەماکانی مرۆڤایەتی هەستەکەی بەرەو کاڵبوونەوە یعنی لە ناو خێزانێکە کە هەردوو لایەن خێزانی گەورەشیان تیا هەیە نەتوان نەکە سوکارەکان نەدایک و باوکەکە نەتوانن ئەم مناڵە بەخێو بکەن بۆیە ئەبینی کە ئەچێتە ناو داڵدەدانەکە بۆیە هیچ کاتێک ئەو ینی من تکام وایە لەو دایک و باوکانە قەت پەنانە بنەبەر ئەو بنکانی کە بنکەی داڵدەدانی ئەو مناڵانەیان چکە دوجار ئەوە فەرمانگەیەکە شوێنی خێزانی بۆ ناگرێتەوە هەرچەنە یعنی شوێنێکە بەس تەنها بۆ بەخێوکردنە خواردن و خواردنەوە و پێداویستیەکانیان بۆ کرێ ئەگەر ناخۆی لە سەر و خواردنەوە مرۆڤ پێویستی بە شتێکی تر هەیە لە هەڕەمی ئەو حاڵەتە پێویستی بەوە هەیە کە ئەمن و ئەمانیش هەبێ ئەو ئەمن و ئەمانە ئەو متمانە بەخۆبوونە لە بنکەکانی داڵدەدانان نییە بەڵکو لە ناو خێزانەکان هەیە بە هەر وەسیلەیەک هەبووە مناڵەکان نێڵن پەرتەوازێ بۆ تووشی ئەو حاڵەتە ببێ خۆش بێت دیارە منیش کۆتا قسەم ئەڵم دایک و باوک ئەویان لە بیر بێ کە ئەم مناڵە گەر بە شێوازێکی ناتەندروست لە دوای با بڵێن پرۆسی جیابوونەوە مامەڵیان لەگەر کرد مناڵێکی تونوتی ژیان مناڵێکی خراپ دەرچوو دوجار هەر خۆیانن گیرە خۆنەوە بەدەست ئەو کەسایەتی ئەو مناڵەوە ئەو پەروەردەوە لەبەرە زۆر ئاگاداری مامەڵەکردن بن لەگەڵ ئەو بەرهەمەی خۆیان و بە شێوازێکی تەندروست مامەڵیان لێ بکەن تاکو هەم مناڵەکان خۆیان هەم کۆمەڵگە هەم ئەم دایک و باوکەش بتوانن ژیانێکی ئاسایی خۆیان بەردەوام بکەن و ئەم مناڵە دوور بێ لە هەموو شێوازەکانی تونوتیژی و گرفت و کێشە لە کۆمەلگایە و خێزانەکان و کۆمەلگەکەمان ئینشەڵا بەرەو ئاسایی بوونەوە و بەرەو بارودۆخێکی ئارام و ئاسایش بڕاتون کە ئێمە بەڕاستی لە ئێستا بەتایبەتی لە حاڵی ئێستاە کە باسی بکەین کۆمەلگەکەمان بە کۆمەڵی قەیرانە ڕات کۆمەڵی گرفت و کێشەی زۆرمان هەیە لە ڕووی داراییەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە با نەبیتە ئێمەش نەبینە بەشێک لە زیادکردنی هۆکارەکان دەستیان خۆش بێ بۆ گوێگرتنتان هیوادارم توانی بێتمان بەم بابەتە ڕوونکردنەوەیکی باشمان بە دایکان و باوکان نابێت و ئەومان ڕوون کردێتەوە کە خی پەروەردگار چ بەرپرسیارەتێکی گەورەی خستۆتە سەر دایک و باوک با لە دوای پرۆسی جیابوونەوەشەوە ئەو بەرپرسیارەتیان لە یاد نەکەن و هەز بە بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ مناڵەکانیان بکەن خواتان لەگەڵ دەستان خۆش بێت.